سڵاوتان لێوێ چۆنم مناڵە عەزیزەکانی هاوڕێم هیوادارم کە زۆر باش بن من دووبارە گەڕاومەتەوە بۆ لای ئێوە ئەزانن بۆچی بێگومان بۆی کە وێنە و کاری دەستی زۆر جوان بۆ ئێوە دروست بکەم ئۆفێرتان بکەم کە چۆن وێنەکان دروست بکەین چۆن کارە دەستیەکان دروست بکەین خێرا لەگەڵ منە کە دەستەکانتان بێنن با دەستکەین بە وێنەی ئەمڕۆمان بێگومان وەکو ئەزانن بۆ وێنە کێشان هەمیشە پێویستمان بە کاغەزی ڕەنگی سپی ئەبێت هەروەها لەگەڵ پێنووسی ڕەنگا و ڕەنگ هەروەها ماجیکی ڕەنگا و ڕەنگ ئەمانە بۆ ڕەنگکردنی وێنەکانمانە ئەنجا من ئەمڕۆ وێنەی چۆلەکەیەکی ڕنگ شینی زۆر جوانی بچکوتان بۆ دروستەکەم لەسەر چڵی درەختێک ئەنجایەوە زانن کە ئێمە کاتێ وێنە دروستەکەین پێویستمان بە ئەم پێنووسە ئەبێ بۆی کە سەرەتا وێنەکەی پێ بکێشین ئەنجا پێویستمان بە ماجیکێک ئەبێ لە ڕەنگی ڕاش وەکو هەمیشە ئەنجا من حەزەکەم چۆلەکەکەم ئەمڕۆ ڕەنگی شین بێت ئەنجا ڕەنگێکی شینی جوانیش ئەدۆزمەوە لێرەیە بۆ ئەوەی کە چۆلەکەکەی پێڕێم بکەم بێگومان پێویستم بە هەندێک ڕەنگی تریش ئەبێت لەگەڵ مابن ئێستا پێتانەڵێم هەنگاو بە هەنگاو چۆن چۆلەکەکەمان دروستەکەین ئەنجا شتێکی زۆر ئاسان ئەکەین ئێستا بۆەوەی کە چۆلەکەکەی پێ دروست بکەین لە بەشی ناوەڕاستی پەڕەکەمانەوە دەست پێەکەین بێگومان وەکو هەموو جارێک سەرەتا بە دڵێک دەست پێەکەین واتە شێوەی دڵێک دروستەکەین ئێستا پێتانەڵێم کە لەم بەشەوە دەست پێەکەین لێرەیە بەم پێنووسە من دڵێک دروستەکەم ببینن دڵێکم دروست کرد ئەنجا لە بەشی سەرەوەی دڵەکەمەوە نیوە بازنەیەک دروستەکەم بەم شێوازە بۆیە پێنووسەکەم زۆر بە کاڵی بەکارێنم بۆ ئەوەی کە هەر چاڵەیەکم کرد لە کاتی وێنە کێشانەکە بتوانم هێڵەکەم بسڕمەوە و شوێنەکەی بە پەڕەسپیەکەمەوە بەجێ نەمێنێ و وێنەکەم ناشرین نەکە ئێوەش بەم شێوازە زۆر بە کاڵی ئەتوانن دەست پێ بکەن بۆی کە بتوانن هەموو هێڵەکان بەڕاستی بکێشن ئەنجا کە دڵەکەمان دروست کرد ئەنجا نیوە بازنەیەکشمان لە بەشی سەرەوەی دروست کرد ئەنجا اینە سەر بەشی خوارەوەی دڵەکەمان چیتیا دروستەکەین بەم شێوازە ئەمە ئەبێت بە کلکی چۆلەکەکەم ئەنجایە ساڵێن ئەمە شێوەکەی چۆن لە چۆلەکاچێ ئێستا وردە هێواش شێوەکەی وەکو چۆلەکە لێەکەین بێگومان هێشتا چڵی درەختەکەمان ماوە دەنووکی چۆلەکەکەمان ماوە ئەمانە هەمووی ئەبێ بە چۆلەکەیەکی زۆر جوان ئەنجا لێرەوە دەنووکی چۆلەکەکەم دروستەکەم بەم شێوەیە ئەنجا لێرەیە چاوی چۆلەکەکەم دروستەکەم ئەنجا لە بەشی چەپی پەڕەسپیەکەمەوە چڵی درەختەکە دروستەکەم بەم شێوازە بێگومان بەناو چۆلەکەکان نایبین لە برەوەی شێوەی چۆلەکەکەمان بۆ شێوازە دروست کردووە کە لەسەر چڵی درەختەکە وەستاوە بێگومان ئەمە بێ بە چڵی درەختەکەمان ئەنجا بە ماجیکە ڕەنگە ڕەشەکە بەسەر هەموو هێڵەکانە دووبارە ماجیکەکەی بەسەرە ئەهێنینەوە و تۆخێکەینەوە لێرەوە دەست پێەکەین زۆر بە هێواشی بەم شێوەیە هەموو ئەو هێڵانەی کە کێشاومە دووبارە بە ماجیکە ڕەشەکەم بەسەریایەمەوە
پاشان کە ئەمەم تەواو کرد دەستەکەم بە کوژاننەوەی ئەو هێڵانەی کە زیادەیە بەم شێوەیە هەموو هێڵە زیادەکان بە لاستیکێک ئەکوژێنمەوە بەوەی کە جوانتر وێنەکەم بۆ دەربچێت. ئەنجا بەم ڕەنگە شینە دەستەکەم بە ڕەنگکردنی چۆلەکەکەم بەشی ناوەوەی دڵەکە بەم شێوازە بە ڕەنگی شین پڕەکەمەوە. بێگومان ئێوازانن کە بە یەک ئاراستە وێنەکانمان ڕەنگەکەین بۆەوەی کە جوانتر ڕەنگەکە دەربچێت لەسەری. لێرە بەشی ناوەوەی دڵەکەم هەمووی بە ڕەنگی شین پڕ کردەوە. پاشان یەمە سەر بەشی خوارەوەی چۆلەکەکەم کە کلکەکەیەتی بێگومان ئەمیش هەر بەم ڕەنگە شینە جوان جوان هەمووی پڕ ئەەکەمەوانێ و هەموو ئەو بەشە سپیانە ئەەکەم بە ڕەنگی شین. ئەنجا کە ئەمەشم تەواو کرد ئەمێنێتەوە سەر دەموچاوی چۆلەکەکەم. بێگومان پێم وتن کە چۆلەکەکەم ڕەنگی شینە هەموو بەشەکانی ڕەنگی شین پڕەکەینەوانێ بەڵام دەموچاوی چۆلەکەکەم کەمێک بە ڕەنگی شینی کاڵتر پڕەکەموانێ واتە بەم شێوازە پێنووسەکەم بە کاڵتر بەکار ئەهێنم و دەموچاوی پێڕەنگەکەم. پاشان کامەم تەواو کرد بێگومان دەنوکیم بیر ناچێت کە بە ڕەنگی زەردێکی تۆخ ڕەنگی ئەەکەم. زەردەکەم ڕەنگەکەی تۆخە ئەتوانن بە پرتەقاڵیش ڕەنگی بکەن بەڵام من حەزم کرد دەنوکی بە ڕەنگی زەردی تۆخ ڕەنگکەم بۆ ئێوە. ئەوەش دەنوکەکەیەتی کە ڕەنگەکەی زەردە. ئەنجا ئینە سەر ڕەنگکردنی لقی درەختەکە بێگومان ڕەنگی قاوەیی بەکارەهێنین بۆ ئەوەی کە درەختەکەی پێ قاوەیی بکەین. بێگومان هەندێک گەڵای جوان و سەوزیش لەسەری دروستەکەین بە ڕەنگێکی سەوزی زۆر جوان. با لێرەوە لقی درەختەکەم بە ڕەنگی قاوەیی بەم شێوازە پڕ بکەمەوە.
ئەنجا کە پێنووسەکە ڕەنگە قاوەیەکەم تەواو کرد ئەتوانن بە ماجیکی ڕەنگی قاوەیی هێڵی تر بکێشن بۆی کە ڕەنگی قاوەیی درەختەکەتان جوانتر بێ بێگومان بە ڕەنگێکی سەوز گەڵایەکیش بۆ درەختەکەم دروستەکەم سەرەتا بە ڕەنگە قاوەیەکە درەختەکەم جوانتر بکەم بەم شێوازە توانن بەشی ناوەوەی هێڵە ڕەشەکە دووبارە بە ڕەنگی قاوەیی بەم شێوازە تۆخ بکەنەوە. ئەنجا بە ڕەنگی سەوز من هەندێک گەڵای بچووک و جوان بۆ درەختەکەم دروست دەکەم بەم شێوازە. ببینن بەم شێوەیە گەڵا سەوزەکانیشم دروست کرد چۆلەکەیەکی جوانمان دروست کرد لەسەر چڵی درەختێک کە ڕەنگەکەی شینە چۆلەکەکە ئەمە وێنەی ئەم جارە و ئەم بەرنامەیەم بوو. ئەنجا بەجێم نەهێڵن لەبەرەوە بڕگەی دووەمان ماوە کە کاری دەستیە ئەچینە لای بڕگەی دووەمان فەرموون. سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم گەڕامەوە وڵاتان لە بڕگەی دووەمە. بڕگەی دووەمیش وەکو هەموو جارێک کاری دەستیە. ئەنجا منم کەرەستانم ئامادە کردووە بۆیەوە پێشتر ئەنجا ئێستا پێتان ئەڵێم چییە. کاغەزێکی ڕەنگی پرتەقاڵیم پێویستە بەم شێوازە بە شێوەی بازنەیی کە بڕیوم و ئامادەم کردووە بێگومان ماجیکێکی ڕاش هەروەها کەتیرەیەکم پێویستە. ئەنجا بابەتە سەرەکیەکەی ئەم کارە دەستیەمان ئەم کاغەزە ڕەنگە زەردەیە بە شێوەی چوارگۆشە سەرەتا بڕیومە. ئەنجا ئاواهی بەشی خوارەوەی هەمووی بە مەقەس جوان جوان بەم شێوازەم لێ کردووە. ئەی بینن کەچیم لێ کردووە هەموویم بە مەقەس بڕیوە. ئەنجا پێویستەکە ئەم بەشانە یەکسان بن واتە هەمویان هەمان قەبارەیان هەبێ. بە شێوەیەکی تر پێتان بڵێم کە نابێ دانەیەک زۆر باریک بێ دانەیەک زۆر گەورە بێ دانەیەک بچووک بێ نا بەو شێوازەنە ئەتوانن بە بەکارهێنانی ڕاستەیەک زۆر بە ئاسانی هەموو پارچەکان بەم شێوازە بە یەک قەبارە ببڕن. ئەنجا ئێستا بەمانەت ئەزانن چی دروست دەکەین ئاژەڵێکی زۆر جوان یاخود با بڵێن گیانلەبەرێکی زۆر جوان دروست دەکەین کە پێوترێ هەشت پێ. بەڵام من پێکانیم زۆر زیاتر لە هەشت دروست کردووە بۆ ئەوەی بۆ ئێوە جوانتر دەربچێت. سەرەتا یەکەم شتێک کە پێویستمانە کەتیرەیە. بۆچی؟ بۆ ئەوەی کە هەموو ئەو پارچانەی کە لە ئیشەکانمانە پێویستمانە بتوانین بەیەکەوەی بنووسێنین. ئەنجا لە بەشی با بڵێن خوارەوەی پەڕەکەم و بەشی سەرەوەیە من کەتیرە بەکارێنم. ئەم کاغەزەی کە لە بەردەستمەوە بە شێوەی چوارگۆشە بڕیمە بەم شێوازە وەکو بازنەیەک بەناوەوەی خۆیان لولی ئەەکەم بەم شێوەیە. ئەنجا ئێوازانن کە هەمیشە پێم وتوون ئەبێ لەسەر ئەو بەشەی کە کەتیرەتان بەکارهێناوە بەم شێوازە کەمێک چاوەڕە بکەن بەوەی کە بە باشی بەیەکەوە بنووسێ. ئەنجا ڕاستەیەکم پێویستە ئەزانن بۆچی بۆ ئەوەی ئەم با بڵێن ئەم پارچە بڕاوانەی خوارەوە بەم شێوازە لول بکەم بۆ بەشی دەرەوە. ئەنجا لە کارەدەستیەکانی ڕابردوو بەرنامەکانی ترا فێرم کردوون کە ئەگە بمانوێت کاغەزێک لول بکەین چۆن لولیەکەین بە بەکارهێنانی ڕاستەیەک بەم شێوازە زۆر بە ئاسانی
ئەتوانن هەموو ئەو شتانەی کە پێویستانە بۆ کارە دەستیەکەتان لولی بکەن. جایسە من دانە بەدانە ئەمانە جوان بەڵام ئاگادار بن پێویستەکە ئەم بەشەی ئێرەی بگرن باشە بۆ ئەوەی کە لە کاتی ڕاکێشانەکەیە کاغەزەکەتان نەدڕێ. بەشی پێشەوەی بەم شێوازە بگرن اینجا بە دەستەکەی ترتان بەڕاستەکە ئاوای لێ بکەن جوان جوان هەر هەمووی لول لولە بێت وەکو قژی منی لێت. منش قژم لولا زانن ئاواهی هەمووی جوان جوان بەم شێوەیە لولەکەین. ئەنجا کە ئەمەم ئاوا بەم شێوازە لول کرد ئەنجا دوایی ئاوایی لێیەت. ئەنجا ئێستا بەشی سەرەوەی بۆ دروستەکەین. بێگومان ئەم بەشە پرتەقاڵی کە لێرە بە شێوەی بازنەی بۆ ئێوەم بڕی بوو شتێکی تری لێەکەین بە مقەستێک بەم شێوازە هەتاوەکو ناوەڕاستی بازنەکە ببڕن. باشە بەم شێوەیە بەم شێوازە هەتاوەکو بەشی ناوەڕاستواتە پێویست ناکە هەمووی بکەن بە دوو کەرتەوە تەنها تاوەکو ناوەڕاستی بازنەکە. ئەنجا لێرەیە کە تیرە بەکارێ هێنم دووبارە چازانن چی لێکەم ئەمە ئەیکەم بە کڵاو وەکو شێوەی کڵاوێکی لێکەم بەم شێوازە وەکو شێوەی کڵاوێکی لێ هاو. بێگومان ئەمیش دانەمە تاوەکو بەباشی بەیەکەوە نووسێ. ئەنجا با لێرەیە ئەم هەشت پێم دەموچاوێکی بۆ دروستکەم نابێ بەبێ دەموچاو بێ وایە. دەموچاوەکە شیە تەنها دوو چاوی جوانی بۆ دروستەکەین لەگەڵ پێکەنینێک لێرەیە. ئەمە دەموچاوەکەی بوو کە دروستمان کرد. ئەنجا پێویستمان بەوەیەکە ئەم کڵاوە بنووسێنین بە بەشی سەرەوەی ئەم هەشت پێ جوانەمانە. بێگومان بەشی دەرەوەی بەم شێوازە هەمووی جوان جوان کە تیرە لێیە. بەم شێوەیە کاتێکە کەتیرە بەکارێنن جوان جوان لەسەر ئەو کاغەزایە و خود لەسەر ئەو شتێک کە خۆتان لە بەردەستانایە و کارە دەستیەکانی پێدروستەکەن بەم شێوازە چاوەڕێ بن هەتاوەکو بەباشی بەیەکەوە نووسن. جایسە کە پێکەوە نووساوە ببینن چەند بە جوانی توانیمان بە دوو کاغەزی ڕەنگی زەرد و پرتەقاڵی هەروەها مەقەست و کەتیرە ئەم ئەختەبوتە جوانەیە خۆت ئەم هەشت پێ جوانە دروستکەین. ببینن ئەمانەی کە بە ڕاستەکە لولمان کرد چەند بە جوانی هەر هەمووی بەشی دواوە و پێشەوەی لول بووە. ئەنجا بەم شێوازە دەرچوو ئەمە کاری دەستی ئەم جارە و ئەم بەرنامەیەی من بوو. ئەنجا هیوادارم کە لەگەڵ منە دروستان کرد بێتەوە. ئەگەریش فریانەکەوتن ئەم ئەختەبوتە جوانەیە و خود ئەم هەشت پێ جوانە لەگەڵ منە دروستکەنەوە ببینن ئەتوان ئاوەش بیجوڵێنن. ئەتوانن لە یوتیوبی چەناڵی کورسات کیدس دووبارە سەیری ئەم بەرنامەیە و هەموو بەرنامەکانی تریش بکەن و هەموو کارە دەستیەکان و وێنەکان لەگەڵ منە دووبارە بکەنەوە. هەتا بەرنامەیەکی تر من ئێوە بەخوای گەورە ئەسپێرم و هیوادارم کە هەمیشە زۆر زۆر باش بن و خواتان لەگەڵ.